باڵەخانەی نەخۆشخانەیەکی 25 تەختیە لە دەڤەری برادۆست. بە گوژمەی نزیکەی 3 ملیار و 500 میلیۆن دینار لەسەر بودجەی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان نەخۆشخانەی 25 تەختی سیدەکان دروست کراوە و کارەکانی لە قۆناغی کۆتاییدایە. خەستەخانە لەوەی باشتر بیچی لێ دێتی برا لەوەی گەورەتر بیچی لێ دێ لەو منتیقەی. خەستەخانە زۆر باشە بەس شەر دکتۆری بێنێ دکتۆری نەباشی بینێ حالم چی نەچتە دیانە و هەولێرێ و ئەو جیانە ئەو خەستەخانە لەوەی نەکراکە حالم ئەو ئەزیەتەی نەخوا لێرە کابرای شڕبی لێرە تاگەتە دیانە چ لێ دێت حیاتی تێمینێ وەڵا ڕۆحی تێ نامینە تا چتە دیانە بەس شەر تا دکتۆری نەباشی بێنێ. هاوڵاتیانی دەڤەری برادۆست داوا دەکەن پەلە بکرێت لە کردنەوەی نەخۆشخانەکە و تا چیتر بۆ چارەسەری و نەشتەرگەری ڕوو لە سۆران و شوێنەکانی دیکە نەکەن. خەڵک هەیە لێرە ماڵی بار کردێت چۆیتە شاری لەبە نەخۆشی خۆ کە لێرە هیچ پێداویست و خەستەخانە و جێگا و ڕێگایەک نییە. حقەوە حکومەت بەجددی ئاوڕێک لەو خەستەخانانە لەو خەڵکەی بدەتەوە. دەستی خزمەتگوزاری تەواو ڕەکشا بۆ مەنتیقەی برادۆست لە ئێستاشدا خەستەخانەی 25 قەرەویلی کرایە لە قۆناغی کۆتاییدا و تەواو بووە داواشەکەین پێش وەرزیجستان ئەو خەستەخانە بکەویتە واری جێبەجێکردن و خزمەتی هاوڵاتی لەبەرەوەی ئێستا بوو نمونە بۆ کەمترین ئەمەلیات دەبێت ڕووی لە ئیدارەی سەربەخۆی سۆران بکەین. عملیاتی لێنە بەشی منداڵبوونی لێنە ئەو نخۆشی لێرە هەتا ئەچیتە سۆران ڕێگاوبانەکە بەخۆ دوور و سقەتە زستانان سارد و سەرا جەداوە لە حکوومەتێکەوە خستخانان لۆ بکەتەوە. لە سەنتەری قەزای سیدەکان تەنها بنکەیەکی تەندروستی لێیە کە ڕۆژانە نزیکەی 200 نەخۆش ڕووی تێدەکات. ئەمە لە کاتێکدایە هیچ جۆرە نەشتەرگەریەکی قورس و سووکی لێ ئەنجام نادرێت. ئەمەش گرفتی زۆری بۆ هاوڵاتیانی دەڤەرەکە دروست کردووە. نەخۆشیی قورس بی کەمترینشی بدێ بڕوانی سووران زۆر حاڵەتی نەخوازرا و نەخۆشی قورس و کە پێویستی بە نەشتەرگەری سووک و قورس هەیە بۆ ئەو حاڵاتانە دەبێت هەمووی بستە سۆران و دەوروبەری و بە تەواوکردنی ئەو نەخۆشخانەیە 25 تەختی قەزای سیدەکان هەند زەختێک لەسەر سۆران و دەوروبەری کەم دەکاتەوە هەندیش ئاسانکاریەک دەبێت بۆ دانیشتوانی قەزای سیدەکان. بەڕێوەبەری گشتی تەندروستی سۆرانیش مژدە بە هاوڵاتیانی دەڤەری برادۆست دەدات کە لە ئایندەیەکی نزیک نەخۆشخانەکە دەخرێتە خزمەتی ئەوان و هەموو جۆرە پێداویستی و نەشتەرگەریەکی لێ ئەنجام دەدرێت. خۆشخانەی گشتی سیدەکانی 25 تەختی لە قۆناغی کۆتاییەکانی تاواکردنیدایە و لە ماوەیەکی نزیکدا کارەکانی وەکو بیناسازی بە کۆتا دێتن. ئێستاش ئێمە خەریکی دابینکردن و کە ڕێخستنەوەی دەرخستەی تایبەت بە دابینکردنی ئامێرەکانی پزیشکی و پێداویستی پزیشکەکانی و لە هەمان کاتدا لەگەڵ وەزارەتی تەندروستی و ئەنجومەنی وەزیران لەسەر هێڵین بۆ ئەوەی میلاکی پێویست بۆ نەخۆشخانەی گشتی سیدەکان دابین بکەین وەکو فەرمانبەر وەکو کارمەندی تەندروستی پزیشکی پسپۆر و پزیشکە گشتیەکان کە لەو نەخۆشخانەی بە شێوەیەکی بەردەوام ئامادەبوونیان هەبێت. لە سنووری قەزای سیدەکانی سەر بە ئیدارەی سەربەخۆی سۆران 20,000 کەس ڕێژەی دانیشتوانی ئەو قەزایە پێک دێنن و 8 بنکەی تەندروستی و بەشێکی فریاکەوتنی لێیە. ئەمە لە کاتێکدا تەنها لە بنکەیەکی تەندروستی ئێشگری بەردەوام هەیە. بڕیارە لە ئایندەیەکی نزیکدا حکوومەتی هەرێم ئاواتی دانیشتوانی دەڤەری برادۆست بێنێتە دی و ئەو نەخۆشخانەیە بەڕووی هاوڵاتیاندا بکاتەوە. بەمەش چیتر پێویست ناکات بۆ کەمترین نەشتەرگەری و پێداویستی پزیشکی ڕوو لە سۆران و شوێنەکانی دیکە بکەن و لێرە سەرجەم کاروبارە پزیشکی و تەندروستەکانیان ڕای دەکرێت. مرشید برادۆستی زاری کرمانجی قەزای سیدەکان.